موچەخۆرانی هەرێم لەسەر مێزی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتە. هێشتا بەرچاوی هەرێم ڕوون نییە و هەڵبژاردن و شەقامیش ترسی لای شیعەکان دروست کردووە. پێدەچێت مەسرور بارزانی سەردانی بەغدا بکات. شەوی ڕابردوو هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە لە هێزە پێکهێنەرەکانی حکوومەتی عێراق پێکهاتوون لە بەغدا کۆبوونەوە. دوای کۆبوونەوەکەش ڕایانگەیاند هیچ هەڵوێستێکی سیاسی لەسەر پرسی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستانی عێراقدا نییە. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردەوە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کۆبوونەوەی ئاسایی خۆی لە کۆشکی حکوومەت بە ئامادەبوونی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەنجامدا بۆ تاوتوێکردنی پرسە سەرەتاییەکانی پەیوەست بە ژیانی هاوڵاتیان. ئاماژەی بەوەش کردووە لە کۆبوونەوەکەدا کە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئامادەبوو هاوپەیمانی جەختی لەوە کردەوە کە ئەمساڵ کۆتا ساڵی دانیشتنی پەرلەمان و حکوومەتە، واتە دەبێت تا کۆتایی ئەم ساڵ و لە وادەی خۆیدا هەڵبژارنی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. بە گوێرەی بەیاننامەکە ئیدارەکە پشتیوانی خۆی بۆ پاکێجێکی چاکسازی دارایی و ئابووری کە لەلایەن حکوومەتەوە پەسەندکراوە دەربڕیوە. جەختیشی کردوتەوە هیچ هەڵوێستێکی سیاسی لەسەر دۆسیەی موچەی فەرمانبەران لە کوردستاندا نییە. بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا دۆسیەی موچەی هەرێم بەو جۆرە باسکراوە کە سوودانی بۆ ئەم ساڵیش لایەنی بڕیار دەربێت لە دۆسیەکە و تویانە دەکرێت لەسەر هەمان بنەمای ڕێکەوتنی ساڵی ڕابردووی بەغدا و هەرێم ڕێکەوتنێک بۆ موچە بکەن. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگاداریش پێدەچێت مەسرور بارزانی سەردانی بەغدا بکات و لەگەڵ محەممەد شیع سوودانی کۆ ببێتەوە تا ڕێکەوتن لەسەر موچەی ئەم ساڵ و چارەسەری کێشەی تەکنیکیەکان بکەن. بەوتەی و سەرچاوەیە هێزە شیعەکان ترسیان لە شەقامی عێراقی هەیە چونکە بەرەو هەڵبژاردن دەچن و نایانەوێت پرسی ناردنی پارە بۆ موچەخۆرانی هەرێم وەک بۆمبێک پێیاندا بتەقێتەوە، چونکە لە ناو ڕای گشتی شیعە بۆشوونێک دروست بووە کە بەغدا بێبەرامبەر پارە بۆ هەرێم دەنێرێت. چاوەڕە دەکرێت لەم مانگەدا هەرێم و بەغدا دەست بکەنەوە بە گفتوگۆ و دانیشتن تا ڕێکەوتنێکی دیکە بکەن و موچەی ئەمساڵی موچەخۆرانی هەرێم دابین بکرێت.